کاتێک باس لە فڕۆکەی بێفڕۆکەوان دەکرێت مارکەیەک دەستەباڵایی بەسەر هەموو مارکەکانی دیکەدا هەیە ئەویش کۆمپانیای DJI کە بنکەکەی لە چینە بۆ هەموو شتێک بازاڕی فڕۆکەی بێفڕۆکەوانی گۆشەگیر کردووە لە وێنەگرتنی نەشارەزاوە تا پاراستنی شوێنە هەستیارەکان لە مانجی یەکدا FBI و دەستگای ئاسایشی ئەلکترۆنی و ژێرخانەی ئاسایشی ئەمریکا هۆشداریاندا لەوەی ئەو یاسایانەی کە لە ساڵانی ڕابردوودا لەلایەن حکوومەتی چینەوە دەرچووە توانای ئەوەیان پێدەبەخشێت کە بەدواچوون بۆ هەر زانیاریەک بکات کە لەلایەن کۆمپانیا چینیەکانەوە کۆکراونەتەوە. ئاژانسەکان دەڵێن فڕۆکە بێفڕۆکەوانەکان کە بە شێوەیەکی بەرفراوان لە سەرانسەری ئەمریکا بەکاردەهێنرێن دەتوانن ببنە ئامرازێک بۆ سیخوڕیکردن. دەکرێت بیر لە دەستگایەکی پۆلیس بکەیتەوە لە شارێکی گەورەدا کە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بەکاربهێنێت کە حکوومەتی چین دەستی بە زانیاری بگات. دەتوانێت بیر لە فڕۆکەی بێفڕۆکەوان بکەیتەوە کە لەلایەن لەشکرەوە بەکاردەهێنرێت لەلایەن دەستگای دارستانەکانەوە لەلایەن دەستگا فێدراڵیەکانەوە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی ئاگرکوژێنەوە و بۆیە دەتوانێت تێڕوانینێکتان پێبدات لە سەڵامەتی گشتی لە ئەمریکا و کەمێک لە ئاسایشی نیشتمانی. نیگرانیەکان شتێکی نوێ نییە. لە ساڵی 2021دا DJI لەگەڵ کۆمپانیەکانی تری بەرهەمهێنەرانی چینی سزادرا کە ئەمریکا وتی بەرهەمێکیان دروست کردووە و دەتوانرێت بۆ سیخوڕیکردن بەکاربهێنرێت. ساڵی ڕابردوو کۆنگریسی ئەمریکا پرۆژە یاسایەکی پەسەند کرد کە کڕین و بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دروستکراوی چینی لەلایەن دەستگا فیدراڵیەکانەوە قەدەغە دەکات. هەروەها ئاژانسەکانی ویلایەت و ناوەخۆیی کە پارەی فدرالی بۆ کڕین بەکاردهێنێت. چین ناڕزایەتی دەردەبرێت بەرامبەر بە ئیدعای سیخوڕیکردن. ئەمریکا لە چەمکی ئاسایشی نیشتیمانی زیادە ڕۆیی کردووە و هەموو جۆرە بیانوێک دەخاتە ڕوو بۆ خراپ بەکارهێنانی کۆنتڕۆڵی هەناردەکردن بۆ سەرکوتکردنی ناژیرانەی دامەزراوە و کۆمپانیا چینیەکان. ڕێنەمایە نوێیەکە کەوا باسی هیچ ڕووداوێکی دیارکراوی نەکردووە هانی وەرگرتنی فڕۆکەی بێفڕۆکەوانی دروستکراوی ئەمریکا دەکات کە تایبەتمەندی ئاسایشیان تێدایە بەڵام فڕۆکە بێفڕۆکەوانە چینیەکان لە مۆدێلە ئەمریکیەکان متمانە پێکراوتر و هەرزانترن. حکوومەتی چین زۆر استراتێژی بوو لە پاڵپشتیکردنی هێندێک پێشەسازی کە پێیان وابوو لە هەواڵگریدا باڵادەست دەبن. هەرچەندە سوپای ئەمریکا و هەندێک لە دەستگا فیدراڵیەکان بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی چینیان قەدەغە کردووە بەڵام زۆرێک لە دەستگاکانی دیکە هێشتا ئەو ئامێرانە بەکاردەهێن و پشتیان پێدەبەستن کە سەرمایەیان تێدا بەکارهێناوە. لەویست دەڵێت ئامانجی هۆشداریە نوێیەکە خێراترکردنی پرۆسەی گواستنەوەیە. وا لە خەڵک دەکات هەنگاو بۆ دواوە بنێن و بڵێن ئەوە تەنها نرخەکەی نییە کە ڕنگدانەوەی تەواوی تێچوونی کڕینی ئەم فڕۆکە بێفڕۆکەوانەیە بەڵکو مەترسی ئەمنی هەیە. لە بەیاننامەیەکدا DJI وتی کڕیاران تەنها راپۆرتی فرینەکان و وێنە و ڤیدیۆمان لەگەڵدا بەش دەکەن ئەگەریش بە ئەرێنی ئەوە بکەن و بەرهەمهێنەران دەتوانن هەمیشە ئەوە بکەن بەبێ بەکارهێنانی هێڵی ئینتەرنێت لەگەڵ ئەوەی ڕۆژانە چاوی زیاتر بە ئاسمانەوەیە پرسیارەکان لێرەدا ئەوەن چێ سەیری دەکات و بۆچی لە گەشەکردندایە. بۆ مات دێبڵ حەیدەر کەریم دەنجی ئەمریکا.